مانی ئۆکتۆبەر بە مانی ئۆکتۆبەری پەمەی ناسراوە واتە مانی وشارکردنەوەی دژی نەخۆشی شەرپەنجەی مەمک. نەخۆشی شەرپەنجەی مەمک یەکێکە لە هەرە باوترین جۆرەکانی نەخۆشی شەرپەنجە کە لە ناو خانمانە هەیە. زۆربەی زۆری خانمان ئەگرێتەوانێ ئەوانەی کە با بڵێن کە بە تەمەنا ئەچن، بەڵام ئەمە واتای ئەوە نییە خانمانی گەنج توش نابن، بەعکسەوە لای خۆمان لە کۆمەڵگەی ئێمە لە ناو گەنجیشا زۆر بەربڵاو بەداخەوە. بەڵام ئەمە بۆ واتایە نایەت کە هەموو گرێکان کە لە مەمکە هەیە نەخۆشی شەرپەنجەیە بە پێچەوانەوە. گرەی ئاسایی با بڵێن ئەو گریانەی کە پاکن کە شەرپەنجە نین زۆر بڵاوترێکن لە ناو خانمان وەک لە نەخۆشی شەرپەنجەی مەمک. پرسیاری وت کرد کە چ جۆرە نەخۆشیەک هەیە جگە لە نەخۆشی شەرپەنجە ئەو نەخۆشیانەی تری مەمک کە لە ناو خانمانە هەیە. باوترینیان ئازاری مەمکە کە زۆربەی زۆری خانمان لە هەموو تەمەنێکە بۆی هەیە ئازاری مەمک ڕووبا. دووهەمینیان گرەی مەمک، ئەمیش بە چەند جۆرێکیت، بۆ نمونە مەسەن گرەی چەوریمان هەیە، گرەی ڕیشاڵیمان هەیە، گرۆگرۆی مەمک هەیە، کیسی ناو مەمک هەیە. هەنێ خانم کێشەی تەڕایی گۆی مەمکیان هەیە، هەوکردنی مەمک ئەبێ لە کاتی شیردانە و هەنێ جار لە هەنێک کاتی شاڕۆئەیە کە خانمەکە شیر نایە. هۆکارێکی سەرەکی نییە بە توشبوون بە نەخۆشی شەرپەنجەی مەمک، بەڵام چەند فاکتەرێک هەیە، واتە چەند ڕێخۆشکەرێک هەیە بۆی ئەو خانمە زیاتر ئەگەری توشبوونی هەبێ بە نەخۆشی شەرپەنجەی مەمک. لەگەڵ تەمەنە ئەگەری توشبوون بە نەخۆشی شەرپەنجەی مەمک زیعەکە، بەڵام ئەمە بەو واتایە نایەت کە خانمانی گەنج ئەگەری توشبوونیان نییە بە نەخۆشی شەرپەنجەی مەمک. بەداخۆ لە کۆمەڵگەی ئێمە لە هەموو تەمەنێکە هەیە، بۆیە هەر خانمێک لە هەر تەمەنێکە هەستی بە گۆڕانکاری لە مەمکیا کرد، ئەگەر ئازار بێ یان گرێ بێ یان هەستی بە گۆڕانکاری لە پێستی مەمکیا یان لە شێوەی مەمکیا کرد، پێویست وایە کە پشتگوێی نەخاو بە دوواداچوون و پشکنینی بۆ ئەنجام بدا. بەڕاستی تەمەنێکی دیاریکراو نییە، بەڵام خۆی ئەگەری توشبوون بە شێرپەنجەی مەمک لە دوای تەمەنی 50 ساڵیەوەیە، بەڵام وەکو ئاماژەم پێکردی لە کۆمەڵگەی ئێمە زۆر لە گەنجە ئەبینرێ. لە تەمەنی هەرزەکاریە بەڕاستی نەمان بینی وایان باڵێن زۆر دەگمەنە، بەڵام ئیتر ئەو خانمانەی کە لەسەر و 20-25 ساڵەوە بۆی هەیە ئەگەری توشبوون هەیە بە شێرپەنجەی مەمک. ئەو خانمانەی کە لە پێش تەمەنی 12 ساڵیەوە ئەکەونە سوڕیمانانە، یان ئەو خانمانەی کە لە دوای تەمەنی 52 بۆ 55 ساڵی لە سوڕیمانانە لێ ئەچنەوانێ، ئەگەری توشبوونیان بە شێرپەنجەی مەمک زیعەکە. ئەو خانمانەی کە مناڵیان نەبووە، یان ئەو خانمانەی کە یەکەم مناڵی لە دوای تەمەنی 30 ساڵیەوەیە، دیسانەوە ئەگەریان هەیە بە توشبوون بە شێرپەنجەی مەمک. ئەو خانمانەی کە با بڵێن بۆ ماوەیەکی زۆر حەبی دژە سکپڕی بەکارهێنن یان حەبی هۆرمۆنات بەکارهێنن بۆ ڕێکردنەوەی سوڕی مانانەیان. ئەو خانمانەی کە لە سوڕی مانانە ئەچنەوانێ و علاجی هۆرمۆنات وەرئەگرن، ئەوانش دیسانەوە ئەگەریان هەیە توش بن بە نەخۆشی شێرپەنجەی مەمک. ئەو خانمانەی کە لە بنەماڵەیانە نەخۆشی شێرپەنجە هەیە، بە تایبەتی نەخۆشی شێرپەنجەی مەمک بە تایبەتی دەرەجە یەک، واتە ئەگەر خانمێک دایکی یان خوشکی یان چەند خوشکێکی یان مەسەلەن 2 پور لە بنەماڵەکانە هەبێت نەخۆشی شێرپەنجەی مەمک بن، ئەبێ ئەم خانمە زووتر پشکنین بۆ خۆی بکە، زووتر مەسەلەن تشکی مامۆگرافی و ئەمانیان بۆ ئەکەین ئەگەری توشبوونیان هەیە بە شێرپەنجەی مەمک. بەڵام ئەگەری بۆ ماوەی کەمترێکە وەک لە هۆکارەکانی کە با بڵێن ڕێخۆشکردن بۆ ئەوەی ئەو خانمە توش بێ بە نەخۆشی شێرپەنجەی مەمک. یەکێ لە هۆکارەکانی کەش قەڵەویە، ئەو خانمانەی کە زیاد لە حەد وەزنیان هەیە، وەزنیان یعنی سەر و ئاستی طەبیعیە، جگەرە کێشان، بەرکەوتنی تشک، ئەمانە هەمووی هۆکارن بۆ ئەگەری هەیە بۆ ئەو خانمە کە تووشی نەخۆشی شێرپەنجەی مەمک ببێ. هەر گۆڕانکاریەک ئەگەر لە هەر کاتێک کابێ خانمێک هەستی پێ بکات لە مەمکە، پێویستە پشکنینی بۆ ئەنجام بدرێت و پشتگوێی نەخا. بەڵام هەرە باوترین نیشانە کە ئەو خانمە خۆی هەستی پێ بکە گرەی مەمکە. گرەی نەخۆشی شێرپەنجەی مەمک فەرقی هەیە لەگەڵ گرێ ئاساییەکان، با بڵێن ئەو گریانەی کە شێرپەنجە نین. گرەی شێرپەنجە ڕقە
ناجوڵێتەوە لە مەمکەکەیە لێوارەکانی خواروخێچیەکی تیا ئەبێ بەڵام بە پێچەوانەوە ئەو گریانی کە پاکن لەژێر دەستا زۆر بە ئاسانی ئەجوڵێتەوە قەراغەکەی خڕە و هیچ با بڵین گۆڕانکاریێک لە پێستەکەیان نابێ. گری شێرپەنجەی مەمک بۆی هەیە ئەو پێستەی کە لە دەوریاتی ڕاکێشێ بەرەو خۆیەوە بۆی هەیە گۆی مەمکە کە ڕاکێشێ بەرەو خۆیەوە با بڵین ئەو پێستەی کە بەسەر گرێکەوەیە لەو جێگایە پێستەکە بۆی هەیە ئەستور ببێ وەکو تۆکڵی پرتەقاڵی لێبێ. نیشانەی تر مەسەلەن لەوانەیە ئەو نەخۆشە ئەو خانمە هەست بە تەڕایەک بکە لە گۆی مەمکەیەوە بێت بە تایبەتی ئەگەر تەڕایەکە خوێناوی بێ یان وەکو ئاوێکی ڕوون بێ. هەروەها بۆی هەیە تێکچوون هەبێ لە قەباری مەمکەکە ئەگەر گرێکە زۆر گەورە ببێت بۆی هەیە قەباری ئەو مەمکەکە زۆر تێک بچێ گەورە ببێ شقل و شێوەی مەمکەکە تێک بچێ لە هەنی حاڵەت هەیە سووربوونەوەیەک ڕوئەیە لە پێستی مەمکەکەیە. هەروەها ئەگەر خانمەکە بە جوانی پشکنین بۆ خۆی بکە لەوانەیە لەمفەگرەی ژێر خەڵی هەست پێ بکە کە گەورە ئەبێت. باوترین جۆری با بڵین تەڕایی لە گۆی مەمک زۆر جار ئەو خانمێت ئەڵێ زەرداوێک ئەبینم یان سەوزاوێک ئەبینێ. زیاتر ئەم دووڕانە لەگەڵ ئیلتیهاباتە ئەڕوات ینی هەوکردنێک لە مەمکەکەیە هەبێت یان لە بۆرێ شیردەرەکانێ هەبێت وەکو دەردراوێکی ناو ئەم بۆرێ شیردەرانە بێتە دەرەوە. بەڵام هەر کاتێک ئەو خانمە هەستی بە خوێن کرد یان هەستی کرد ئەو ڕەنی تەڕیەیەکی هەستی پێەکە ئاوێکی ڕوونە ئەبێ پشکنینی بۆ ئەنجام بدرێ. عادەتەن ئەو خانمانەی کە لە تەمەنی سەر و 56 ساڵەوە توش ئەبن زۆربەی کات ینی ئەگەر هەر خۆی بە تەنیا توش بێنە کەسی کەش هەبێت لە کەسوکارەکەیە ئەگەری بۆ ماوەیەکە کەمترێک ئەبێتەوانی بەڵام ئەگەر کەسێکی گەنج توش بووبێ ئەگەری بۆ ماوەیەکە زیاکە. بۆیە بۆ خانمانی گەنج ئەگەر لەو بنەماڵەیە هەبێت ئەبێ پشکنینی خۆی هەمومانێک بخواین ئەنجامی بدەن پشکنین لای پزیشکی تایبەتمەند بیکەن سۆنەر بکەن. ئەگەر گۆڕانکاری نەبێ ئەتوانی ئەم فەحسە ئەنجام بدرێ بەپێی گۆڕانکاریەکانی مەمکەکە مەسەن بۆ سێمان جاریان 6مان جاری ئەم پشکنینە ئەنجام بدرێ. ئەگەر هەر گۆڕانکاریەکە بێ ئەبێ ئەشعەی مامۆگرافی بکرێ بەڵام ئەگەر تێکچوونێک هەبێت لە پشکنینەکەیان لە سۆنەرەکە گۆڕانکاریەکە بێ زۆر جار ئێمە ئێمارایەکەین.